ئەمڕۆ کەسوکاری دەستگیرکراوانی بادینان لە بەردەم بارگایی ڕێکخراوی نەتەوە یەکگرتووەکان لە هەولێر گرت بوونەوە بۆ داواکردنی دیاریکردنی چارەنووسی کەسوکاریان، بەڵام لەبری وەڵامدانەوە و دەستکەوتنی سۆراخی ڕۆڵەکانیان لەلایەن هێزە ئەمنیەکانەوە دەستگیر کران. کەسوکاری دەستگیرکراوانی بادینان یاداشتێکیان ئامادە کرد بوو تا بیگەێنە نوێنەرانی نەتەوە یەکگرتووەکان لە هەولێر. لەو یاداشتەدا کە ناوەڕۆکەکەی دەستپێیان کەوتووە کەسوکاری زیندانی کراوان ڕایانگەیاندووە 6 مانگ بەر لە ئێستا و لە پرۆسەیەکی نادیموکراتی هێزە ئەمنیەکان دەیان چاڵاکوانی مەدەنی و ڕۆژنامەنووس و مامۆستایان بە شێوازێکی ناشارستانی و دڕندانە لە بەرچاوی ژن و منداڵەکانیان ڕفاندویانن و تاکو ئێستا چارەنووسیان نادیارە. کەسوکاری دەستگیرکراوان داواشیان لە نەتەوە یەکگرتووەکان و پەرلەمان و قونسوڵخانەکان لە هەرێمی کوردستان کردووە ڕۆڵی خۆیان بگێڕن لە ئازادکردنی دەستگیرکراوەکاندا. ئەماکی ماڵباتێن زیندانیا ما هەوڵ دەکەم بچینە UN داخوازیت خۆ دەربڕین و هەوڵە ئازادکردنەوان زیندانیا بکەن بەڵێ ڕێگیریل مەهاتەکردن لێبوورین بە بۆ پێشێلکردنەوە مافێ مرۆڤێ لە بەردەرگێ UN لێبوورین بە نەهێلاک و ئەم بەشداری بێ خربەبوونێ ببین و داخوازیان خۆ دەربڕین و هەوڵە ئازادیە زیندانیان خۆ بکەین. یەکێک لە پارێزەرانی دۆسیە دەستگیرکراوەکانی بادینان ئاشکرای دەکات ڕێگا بە بەشێکی زۆر لە کەسوکاری دەستگیرکراوانی دهۆک نەدراوە بێنە ناو هەولێر تاکو و گرتبوونەوە ئەنجام بدەن و سۆراخی ڕۆڵەکانیان بکەن. ڕاشی دەگەیەنێت بێدەنگی نوێنەرایەتی نەتەوە یەکگرتووەکانیش نیشانەی بێدەسەڵاتیە و هێمای پرسیاری جددی دەخاتە سەر ئەو دامەزراوە نێودەوڵەتیە. تەنها ئەو پرسیارە لە UN دەکەم باشە پەیڕۆ پرۆگرامی تو چی UN ئەگەر تو تەنها وەکو کارتۆنێک لێکوانە فەرمەوە ڕێگای لە خۆ بڕەوە ئەمە ژەوێنە دەکەین لە شوێنشتر باشترە. یعنی بەڕاستی چەندین جارە UN تەنها ناوێکە بەدڵنیایە و ناوێکە UN هیچی زیاتر نییە. ئەگەر ئەو UN خەڵک کە هانای لە بۆ دەبا و ئەوەی کە بخوانی ئیدعای ئەوەی دەکەن کە ئێمە پارێزەری مافی مرۆڤین و مافی مرۆڤ دەپارێزین، بەڵام بەڕاستی من لە ماوەی ڕابردوو تا ئەو دقیقەی کە قسەی دەکەین UN یەک هەڵوێستی نەبووە بەرامبەر بەو پێشەکانانی مافی مرۆڤ کە دەکرێتن. کەسوکاری دەستگیرکراوان جەخت لەوە دەکەنەوە کە دۆسیەی دەستگیرکراوانی بادینان دۆسیەکی سیاسیە و ئامانج لێ بێدەنگکردنی خەڵکی ناڕازیە کە تاوانیان تەنها ئەوەیە بۆ مافەکانی خۆیان دەنگ هەڵدەبڕن. ئاشکراشی دەکەن دەستگیرکراوان کە پێک دێن لە ڕۆژنامەنووسان و مامۆستایان و چاڵاکانی مەدەنی بۆ داننان بەو تاوانەی ئاراستەیان کراوە خراونەتە ژێر ئەشکەنجەی جەستەیی و دەرونی هێزە ئەمنیەکان. ئیدریس محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، هەولێر.